لەوانەیە ڕێی من بۆ کەیسێک لەگەڵ کەسێکی ترا کەیسێک مەبەستم کە کەس لەگەڵ کەسێکی ترا جیاواز بێت ینی لەوانەیە لە سەردەمێکیشا بە سەردەمێکی کە جیاوازێ من بۆ خۆم کاتێککە سەرەتا بووم بە محققلی کەیسم هاتووتە بەردەست ینی کەیسەکە قێزەون بووە کەیسێکە قەت بیر ناچێتەوە واللهی لەوە چێ ڕێ پێدراونەی من باسی کەیسەکان بکەین بەڵام وەکو ئەوەی کە من ناڵم ناو بەڵێ من ئێمە کەیسمان هەبووە مەسەرەن کوشتنی مناڵ جارێکیان کوشتی مناڵێکم زۆر بەلاوە ناخۆش بوو کە مناڵێک زۆر بێت تاوان دانیشت بوو خەریب و خەوی لێکەوت بە دیار کۆمەڵێک بەرخەوە بوو کەسێکی تاوانبارێکی زۆر ترسناک هات لەپڕ کوشتی بە چیش کوشتی بە تەریقێکی زۆر زۆر وحشیانە کوشتی بە بەردی کێشا بەسەریا لاشەکەشی ون کرد بۆی کە سوکارەکەی نەیدۆزێتەوە هەر نەخۆش بوو هەر لە خۆیەوە ئەمە نەخۆش بوو بەڵام ئەمە ئەگەر ئەم نمونەیە وەرگێن کەسی تریشی کوشتاوە هەر دوای ئەوە هەر لە تقریبا لە زەمەنی مانجەکە سێ کەسی بۆ جۆرە کوشت ئیتر کەشف بوو کەشف بوو تاوان ئەمە کە تاقیقشمان لەگەڵا کرد ینی ئەوانەی تر بە تەمەن وشت بوون کە کوشتیار مناڵ دانێکیان بە تەمەن بوو پیر بوو تەمەنی هەبوو بە هیچ شێوەیەک نەیتوان دیفاع جا ئەم نەمەتە لە مجرمانە ئەم جۆرانە ئەمە دیارە نەخۆشی دەرونیان هەیە بەڵام کەسیش هەیە کەسمان هەبووە ئەوە لە سێدارەش نادرێت ئەوە لە سێدارە نادرێت ئەسڵ هەر مەسوولی جزایی ڕەنگە نەبێت نەگەر لە سێدارە نادرێت بە پێی قانون کەسێکە بەرپرسیایەتی سزایی نەبێت محکەمە حکمی نایە حکمی نایە ینی مامانە یا بشێتە مەسلحەیەکی کە حکوومەت دایانێ مەسلحە ئەمە دەوڵەت تاوانبارە ئەمە دەوڵەت تاوانبارە حکوومەتی هەرێم تاوانبارە زانی بۆ کاکە زەلام هەیە بە زۆر سەرانە و لێسەنێ بەردێکی بەدەستەوە گرتووە بە ناوی سوڵەوە خۆیان نایی تێ یا بەسەرتا باشە دەوڵەت بۆ نمونە من ئەگەر ئەم پیاوە بکوژم دووربە یا تۆ بیکوژی تاوانە ئەی باش ئێگەرە و ئێمەی کوژ ئەگەر بەردێکی یا بەسەر مناڵێکمانە لەناو ئۆتۆمبیلەکە چەند کەس ئەبینی کە ئەهلیەتی ئەوەی نییە لەسەر جادە بسوڕێتەوە ئەبێ مەساحە هەبێ ئەبێ کۆیان بکەنەوە بێ نازیان بکێشن ئەبێ سۆزیان بنێ ئەی باشە بۆ ئەمانە لەسەر جادن داواکاری گشتی بۆ ئەمە ناجوڵ کاگڕاج ئەمە جوڵاندە نەزانی چۆن نەکرێت ئەم کەسانە وەکو ناحی قانونی ئەمە ئەگەر وەکو قانون ئیشی لەسەر بکەین ئەم کەسانە مەسئولیەتی سزاییان نییە ئەبێ لە کوێدا بنرێن ئەبێ لە شوێنی تایبەت بۆ خۆیان ئەخر بەس مەترسیدارنیانە زۆر زۆر مەترسیدارن خۆت ئەڵێی هەرناڵی کوشت کاگڕاج ئێستا ئەمە حالیان کەیسمان هەیە لە قەزایەک ناوەکە ناڵێم لە قەزایە کەیسمان هەیە شخصێگەیت ئەتوان بڵێم بازاڕەکەی هەراسان کردووە ینی بازاری ئەو شوێنەی هەراسان کرد دوکاندارەکان و کەس نایە لە سیارە ڕاگرێ جامی سیارە شکێنەیە کێشە بۆ ئافرەت دروستەکە کێشە بۆ خەڵکی تر دروستەکە ئەمانە بێ شوێنی تایبەت بۆ خۆیان بێت لێرە بەڕاستی حکوومەت بە پرسیار و کەمتەرخەمە کە شوێنێکی تایبەت یانە بالمناسبە کاگڕاج ئەمە هەر لە ماوەی پێشوا کاک دکتۆر ئاوارج نازانم ئەگەر لێبوو بێت کۆبوونەیەکمان هەبوو لەگەڵ دانیشتێکمان هەبوو لەگەڵ بەڕێزان کۆمەڵی پزیشکیانی دەرونی سلێمانی لەوەی تەمەن کۆمەڵێشت مناقەشەکرا هیچێک لە باسەکان ئەمە بوو کە ئەوانیش بۆ خۆیان کۆمەڵە کێشان هەیە کێشان ئەوەیە کە مەسەلەن ئەوان ئەو شوێنەی کە بۆیان دابین کراوە بەپێی تعلیماتی خۆیان کە ئەمە زۆر زۆر هەڵەیە ئەمە بەپێی تعلیماتی خۆیان نابێت پۆلیسکەیز لەوێ وەرگرن یعنی تۆ شوێنێکت داناوە کۆمەڵی مەرج لەسەر فرس کردووە کە کەسێک وا بێ ئەوا بێ نابێ وەریگری ئێمە نابێ یعنی ئێمە قازی هەبووە حاکمە بۆ حکمی دەرکردووە ینی تاوانبارێکی حکوما بەوەی کە ئەم مەسئولیت جەزایی نییە زائیدەن ئەوەی کابێ ئەم کەسە لە مؤسسەیەکی تایبەت بەو شوێنی ئەم کەسانە بێدا بنرێت سەرەکی شوێنەکە نەبووە وەریان نەگرتووە ئێمە کارەساتە بەڕاستی کاگڕاج ینی ئەکرێ تۆ لەم سەردەمێکی ئاوایە لە سەردەم ینی لەم سەردەمی مۆدێرنە ینی لەم سەردەمەیە مؤسسەیەک نەبێت ئەم کەسانە لەخۆ بگرێت ئەمە کارەسەیە ئەمە خۆی شتێکی مەترسیدارە لە ناو کۆمەلگادا کەسێک لەم نەخۆشانەی کە جەنابەت دەڵێ بسوڕێتەوە بە ئازادی وەنیە باشە